We've got you descending at 1 minute to 11. Good luck. زاناکان لە باشوری ئافریکا بەشی یەکەم کەللە سەری منداڵێکی هۆمۆ نالێدیان دۆزیەوە لە دەوڵەمەنترین پێگەدا بە بەردبوەکانی هاوشێوەی مرۆڤی لە جیهاندا تێدا دۆزراوەتەوە. دۆزینەوەکەی لە یەکێک لە پێگەکانی یۆنسکۆ لە جیهاندا لە نزیک جۆهانسبرگ سەرپەرشتی دەکات و ناسراوە بە لانەی مرۆڤایەتی دەردەخات جۆرەکانی هاوشێوەی مرۆڤ بەر لە هەزاران ساڵ لە دەرکەوتنی مرۆڤی سەردەم بۆ مردووەکانی نەریتی هەبووە. مارێز دیکلێرک لە دەنگی ئەمریکاوە سەردانی پێگەکەی کردووە و لەم بارەیەوە ئەم راپۆرتەی هەیە. لە یەکەم خولەکەوە دەستمان پێکرد تا 11 سەرکەوتوو بن. لە بەردەمی ئەشکەوتەکەدا پرۆفیسۆر لیبەرگەر کە لەسەرێکی پێ بە هەمان قەبارەی سروشتی دروست کراوە و پارچە بە بەردبوو دۆزراوەکانی تێدایە. بۆ میدیاکان ڕوونی دەکاتەوە لەسەر تاقی دیوارەکانی ئەشکەوتەکە پارچەکانی ئێسکی منداڵێکی هۆمۆ نالێدیان دۆزیوەتەوە. دۆزینەوەکە بریتیە لە 28 پارچە ئێسقان و 6 دان. ناوی ئێسکی لیتی لێنراوە. بە زاراوەی سێتسوان لە باشوری ئەفریکا کورتکراوەی وشەی لیتی میلایە و بە واتای ونبوو دێت. لیتی لە دووری 12 مەتر لە ژوورێکی ئەشکەوتەکەدا بە ناوی دینالدای دۆزراوەتەوە لە ساڵی 2013دا یەکەم بە بەردبووی جۆری هۆمۆ نالێدای تێدا دۆزرایەوە. لیبەرگەر سەرپەرشتیاری پرۆژەکە دەڵێت پێگەی لیتی کە دووردەستە زۆر گرنگە. گۆشخۆرێک یان وەک دوورخستنەوە بۆ ئێرە نەهێنراوە، هیچ بەڵگەیەک لەسەر ئێسکەکان نییە. دەزانین لە خاکی نشێوی دەوروبەری دەرەکەوێت باراناوی نەهێناوە. ئەوەش دەزانین بۆ ئەوێ نەڕۆشتووە چونکە بەشەکانی جەستەی کە لەم بەشانە بەهێزترا لێرە نییە. لە داهاتوێکی نزیکدا پارچەکانی لیتی لەگەڵ پارچەی 20 هۆمۆ نالێدی دیکە کە لە تەنیش جۆری لیتل فوت دادەنێت کە بە بەردبووی باپیرانی مرۆڤ و ئێسکی بە تەواوەتی دۆزراوەتەوە لەم هۆڵەدا لە زانکۆی وێتس لە باشوری ئەفریکا دادەنرێن.